سڵاوی خۆی گەورەتان لێبێ وەرزش دۆستان لەگەڵتانین لە کەناڵی دیمەن لە بەرنامەی دیمەنی یاریگا لەگەڵ کاک ئەحمەدی خۆشەویست. پشتیان بەخۆی گەورە هەموو هەفتەیەک لەگەڵتان دەبین وتوێژ دەربارەی ئەو بابەتە وەرزشیانە دەکەین لە جیهانی تۆپی پێکەوە لەم هەفتەی یاخود هەفتەی ڕابردوو ڕوویداوە و کەوا جێگای مشتومڕۆ و پرسیارە ئێمە لەگەڵ کاک ئەحمەد لە کەناڵی دیمە لە بەرنامەی دیمەنی یاریگا ڕوونکردنەوەی زیاتر و زانیاری زیاترتان پێ بدەین. کاک ئەحمەد پێم خۆش یەکسەر لەوە دەست پێ بکەین ئەم وەرزە خەریکە کۆتایی پێدێ بەبێ دەستکەوت بەبێ نازناو یعنی سفر و نازناو ئەم وەرزەوە بۆ ڕیال مەدرید کۆتایی پێدێ هاوشێوەی وەرزەکەی تر هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە گۆڕینی ڕاهێنەر خراپی یاریزانەکان یاخود بەهێزی بەرشلۆنە کاک لێزەوە ڕوونە کە هۆکارێک یەک لە هۆکارە سەرەکیەکان گۆڕینی ڕاهێنەر بوو لە ناوەندی وەرز بەڕاستی پێویست نەبوو کە چابی ئەڵۆنسۆ لە ناوەندی وەرز دوور بخرێتەوە یان خۆی ئەگە بڕیارەکە خۆشی دابێت نەدەبا بیان هێشت بە کە چابی ئەڵۆنسۆ بڕوە چونکە چابی ئەڵۆنسۆ لەگەڵ ڕیال مەدرید ئاستی خراپ نەبوو لە خول یەک خاڵی وەبزانم جیاوازیە بوو لەگەڵ بارسلۆنا و لە چامپیۆنز لیگیش پلەی دووەمی گرتبوو زۆر باشیش بوو بەڵام بۆی هەندێک کێشەوە نەیتوانی لەگەڵ ڕیال مەدرید بمێنێتەوە هۆکاری دووەمیش ڕیال مەدرید ڕاهێنەرێکی پێویستە کە لینکێک لە نێوان ڤینیسیۆس جونیۆر و ئیمباپێ دروست بکە تا ئێستا ئەنچلۆتی نەتوانێت ئەم کارە بکە و چاڤی ئەڵۆنسۆ سەرکەوتوو نەبوو و ئاربێلواش سەرکەوتوو نەبوو بەڕای من یان یۆرگن کلۆپ یانیش مۆرینیۆ دەتوانێت کێشەی سارەسەر بکەن ئەی دیشام ناتوانێت کێشە سارەسەر بکە هەرگیز دیشام سەرکردایەتی کۆمەڵێک ئەستێرێ کردووە لە هەڵبژاردنی فەڕەنسا سەرکردایەتی کردو بەڵام لە 2018 سەرکەوتوو بەڵام 2022 باشترین پێکاتی لە بەردەستمێتوان لە ئەرجەنتینێک باتەوە کە یاریزانەکانی زۆربیان ناسراونەبوو قەینە بەڵام مەسەڵەن ئەگەر باسی یاری کۆتایی مۆندیال بکەین چۆن لێدان یەکلاکەرەوە کاک لیز یاری کۆتایی مۆندیال هیچ سکالۆنی ڕاهێنەری ئەرجەنتین لە هەموو یاریەکان گۆڕانکاری دەکرد و هەڵی دەکرد لە یاریەکەی ئوسترالیا بیرمانە دوو بە هیچ بوو سکالۆنی پێکاتەی گۆڕی لە گەمی دووەم یاریەکە خەریک ببێتە 2-2 بچێتە لێدان یەکلاکەرەوە و لەگەڵ هۆڵەنداش هەمان کارە سەد ڕوویدا 2-2 بوو دواتر دوو گۆڵی تریان خواردەوە لەگەڵ فەڕەنساش هەمان شت ڕوویداوە سکالۆنی لە گەمی دووەم زۆر خراپ لەگەڵ ئەرجەنتین ئەی مەسەلەن ئەمە دووەم وەرزە لە دوای یەکتری کەوا دەستکەوتەکانی ڕیال مەدرید وەرزەکەی بە سەفر نازناو کۆتاییدا ئەی بەهێزی بەرشلۆنەش نییە بارسا بەهێزە بەڵام خۆ بارسا لە چامپیۆنز لیگ لە ڕیال مەدرید نەگرتووە دو ساڵ بارسا لە ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ نه ساڵێکیان ئەرسنال بوو ساڵێکیان بایرن میونخ بوو بایرن میونخ ڕاستە زۆر بەهێزە بەڵام کوالیتی یاریزانەکان ڕیال بەڕای من لە بایرن میونخ زۆر زیاترە باشترین یاریزانی ئەم وەرزە ڕیال مەدرید چییە بەڕای تۆ باشترین یاریزان ڤالڤێردیە خراپترین یاریزان خراپترین یاریزانەکە دیاریکەی ماستانتونە زۆر خراپ ئەگەر ماستانتۆن لەبەرەوە یەکەم وەرزێتی چییە ئەگەر ماستانتونە یاریزانێکی سەرەکی یاریزانێک سەرەکی ئەو ساڵە پێکاتە سەرەکی ڕیال مەدرید بوو بێ کاماڤینگا زۆر خراپ بەڵام ئەوی سەرەکینەوە بەڕایم کارێراش زۆر خراپ کارێ ڕاستە باشە بە کاگەز هەمە پرسیارە تۆ بکەمەوە هۆکاری ئەوەی کە ڕیال مەدرید 2 ساڵە لەسەر یەک ناتوانێت نازناو بات و 2 ساڵە ڕیال بەبێ نازناو دەگەڕێتەوە هۆکارەکەی چییە؟ وڵی هۆکار زۆرە کاک ئەحمەد مەسەلەن ئەگەر لەوە دەست پێکەین بەرشلۆنە بەهێزار وەکو جەنابەت باست کرد ینی هۆکاری بەهێزی بەرشلۆنەوەی نەکردووە کە ڕیال مەدرید لە چامپیۆنز لیگ خراپیان ڕێگری لێ بکەیان لی بباتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی مەسەلەن تەنانەت لە شاش باشە ئەویشیان بە لەلایەک سوپەر و لالیگا پێم وایە جگە لە بەهێزی بەرشلۆنە حتمەن هەر دەبێ مەسەلەن لە لالیگا تیپێکی بە ڕکابرە ڕیال مەدرید بکەیان تیپێکی بە ڕکابری بەرشلۆنە بکە بە ئەمە لەلایەک دابنین دەتوانم بڵێم ئەم وەرزە ڕکابری هەردوو تیپ هەر ئەتلێتیکۆ مەدرید بۆ وەکو پێشووتر بەڵام ئەگەر باسی خراپی ڕیال مەدرید بکەین لەو دوو وەرزە هۆکارەکەی من بۆ یەک یاریزان دەگەڕێنمەوە ینی هەت تەنانەت دەرکردنی ئەلۆنسۆ یاخود ئەلۆنسۆ کە بڕیاریدا لە دوای یاری سوپەر لە وڵاتی سعودیا ڕێزەکانی ڕیال مەدرید بێڵێ هۆکارەکەی هەمووی هەر یەک یاریزانەیە من ناڵێم هۆکاری ڕاهێنەر بەڵکو گۆڕینی ڕاهێنەر ئەنجامە خراپەکان هەمووی هۆکارەکەی خۆپەرستی یەک یاریزانە ئەو یاریزانە هەرچەند گۆڵکاریشە لە پێشووتردا ڤیدیۆیەکم لەسەر بابەتە کرد کۆمەڵە کەس ڕخنەی گرت بوو دەڵێن ئەوە تاگەر ئەم یاریزانە نەبی ئەو هەموو گۆڵە بۆ ڕیال مەدرید تۆمار کە ڕیال مەدرید هەر نەدەگەیشتە قۆناغی 16 چامپیۆنز لیگ یاخود هەر لە پلەی سێم و چوارەمی لالیگاش نەدەبوو تەمان من ئاماژە لێرە بەناوی یەک یاریزان دەکەم کەوا وەکو ڤایرۆسی ڕیال مەدرید ناوی دێنم کە 2 ساڵە بەبێ دەستکەوت کۆتایی پێدێنێ ئێمباپێیە یعنی کێشەکەی ڕیال مەدرید 2 ساڵە ئیمباپێ بەڵێ تاوەکو پێشاتنی ئێمباپێ ڕیال مەدرید لە لوتکەی دەسەڵات لە لوتکەی چامپیۆنز لیگ لە لوتکەی لالیگا بوو لە لوتکەی چۆن دەڵێ ڕوحیەت بوو باشە مام پرسیارێکت کاگلیس بۆچی ناڵێ نەبوونی کڕۆس و مۆدریچ کاریگەری هەبووە بۆچی دەڵێ هۆکارەکەی ئیمباپێ بوو ئەوەش یەکێکە لە هۆکارەکان نەبوونی هێڵی ناوەڕاست بەڵام بە نەبوونی کڕۆس و مۆدریچ ڕوحیەت لە دڵی یاریزانەکانی ڕیال مەدرید نەمرد بەڵکو یاریزانێک وەکو ڤایرۆس کە ئێمباپێیە
وای کرد خۆپەرستی لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدرید دروست بێن لە نێو خۆیان یعنی بەهاتنی ئێمباپێ ڕۆحیەتی جەنگاوەری لە نێوان یاریزانەکانی ڕیال مەدرید گۆڕا بۆ خۆپەرستی یعنی سیرکەن مەسەلەن بە نمونەیەک بێنمەوە لە لویس ئێنریچیان پرسی وتیانەوە ئێمباپێت لێ دەڕوەکەوە هەموو وەرزێک 30 گۆڵ و 40 گۆڵ و 50 گۆڵی بۆ دەکردی ئایا بێتاقەت نەبووی بێتاقەتنی ئەو لە ڕیال لویس ئێنریچی زۆر عاقڵانە بڕیار تەبعاً لویس ئێنریچی هۆکار بوو وای کرد کەوە ئێمباپێ پەیوەندی بە ڕیال مەدریدەوە بکات یعنی ئیدی لە پرۆژەکەی ئەو نەما لە پرۆژەکەی پاریس نەما و لویس ئێنریچی بەڵێنی تیپێکی بەهێزی بە ناسر خلێفیدا و فعلەن بینیمان ئەوە وەرزی ڕابردووە پاڵەوانی چامپیۆنز لیگ ئەم وەرزەژوە لە بەرامبەر بایرن میونخە ئیدی ڕۆژی سێشەمە یاریەکە دەبینین وتی نەخێر من ڕاستە یاریزانەکەم لێ ڕۆشتووە کە هەموو وەرزێک 30 گۆڵ و 40 گۆڵم بۆ دەکات بەڵام من 4 یاریزانم دەوێت کە هەر یاریزانێکیان دەدانە گۆڵم بۆ بکات فعلەن قسەکەشی ناجێ بارکۆلا و دێمبلی و گڤارا و دوێ و ڕامۆس و هەر ئەستێرێک ئێستاکە لە پاریس سان ژێرمان گۆڵکارە هێرشبەرە بەرگریکارە یعنی تیپێکی دروست کرد بەبێ ئەوەی کە هەموو تیپەکە لێک ئەستێرەکە بکات و هەموو ئەستێرەکانی تیپەکە بە قوربانی یەک یاریزان بکات بەڵام قسەکەی ئینریکی ناتوانانی بکەینە ینی سەنەدێک بۆ خۆمان بایرن میشن هاریکینی هەیە زیاتر لە 30 گۆڵ 35 گۆڵ با نمونەیەکت بۆ بێنمەوە پێم خۆشەوە بسیارت کرد بێزگەلەوە تەماشا ئەوە دەکەین مانچستەر سیتی دەکەین هاڵاندی هەیە تەماشا بارسا دەکەین ئەو ساڵ ڕافینیا ساڵی پار گۆڵی زۆر لە هەموو تیپێک یەک یاریزانت هەیە کە گۆڵکارەکەوە ئەرچێتی مەسەڵەن بۆ نمونە تو بۆچی هێرشبەرتێتە گۆڵ تۆمارکات بەڵێ لێرە کێشەوان نییە بەڵام ئەم گۆڵکارە هەمیشە لەسەر پشتی گۆڵکارەکانی بزگوم لە هەموو تیپێک گۆڵکار نییە مەسەڵەن بۆ نمونە ئێستا هاریکینمانە لە بایرن لویس دیاز و ئۆلیسیش گۆڵکارن وایە نا مەسەڵەن با بڵێن گڤارامان هەیە دێمبلیش گۆڵکارە دوێش گۆڵکارە لە تیپێکی تر مەسەڵەن بۆ نمونە تۆرێس گۆڵکاری بەرشلۆنێ باشە بۆ وەرزە لە لالیگا تاوەکو ئێستا لیڤاندۆڤسکیش گۆڵکارە لامینیش گۆڵکارە یعنی دەبێت لە تیپێک زیاتر لە گۆڵکارێک هەبێت وە جگەلەوەش نابێت ئەم گۆڵکاری سەرەکی تیپەکە ئەوەندە خۆپەرز بێ ئەوەندە ئەنانی بێت تەنیا ئیشی گۆڵکردن بێ لە نێو یاریگە با یەکشت پێ بڵێم ڕێک وەڵامی و پرسیارت بدەمەوە طبعاً لەم وەرزەدا ئێمباپێ لە تەواوی وەرزەکە لە ساڵی 2024-2025 ئێمباپێ 44 گۆڵی تۆمار کرد و لە ساڵی 2025 و 2026 لە کۆی هەموو پاڵەوانێتیەکان 41 گۆڵی تۆمار کردووە تاوەکو ئێستا باشە دەزانی ئێمباپێ کە ئەوەندە ڕێژە زۆر گۆڵی تۆمار کرد زۆر کەس دەڵێن ئەگە گۆڵەکانی ئێمباپێ لا ببەی ڕیال مەدرید هیچ شتێکی بۆ نامێنێتەوە لە ئەبطاڵ لە چامپیۆنز لیگ نەدەگەشتە قۆناغی شانزە لە لالیگا ئێستا کە لە پلەی 4 و 3 و ئەوانە دەبوو نەخێر من پێتان دەڵێن بە پێپسانەوە با بگەڕێنەوە بۆ 2 ساڵ پێش هاتنی ئێمباپێ طبعاً ئەو ساڵی لە ساڵی 2022 بۆ 2023 کە ڕیال مەدرید چامپیۆنز لیگی برد سیرکەن بەبێ کەریم بنزیماش لە ڕیال مەدرید نەماوە سیرکەن بێلینگام لە وەرزە 23 گۆڵی تۆمار کردبوو ڤینی 21 گۆڵ ڕۆدریگۆ 15 گۆڵ خۆسێلۆ 15 گۆڵ بەڵام ئێمباپێ هاتووە لە وەرزێک 40 گۆڵ 45 گۆڵم بۆ تۆمار دەکات لەسەر ئەنانیەت و خۆپەرستیەکەی یعنی سیرکە ئێمباپێ بۆتە گۆڵکاری ڕیال مەدرید بەڵام لە بەرامبەردا 4 گۆڵکاری تری لە ڕیال مەدرید کوشت ئیمباپێ تیپ کە کاتە ڕۆدریگۆ پێکانە و ڕاهێنە پشت بە گۆنزالۆ گارسیا نابەستێتن و کڕۆس و مۆدریچ نەماوە لە ڕیال مەدرید بابەتەکە لێرە ئەوە نیە جەمە باش تر پێ بڵێم ئایا هێرشبەر لە تۆپی پێی مۆدرن یەک پرسیار لەتۆ دەکەم کاک ئەحمەد لە تۆپی پێی مۆدرن هێرشبەر تەنیا ئێستا کە پێویستە گۆڵ تۆمارکە هیچ تر نەکەن لە نێو یاریگا شوێنەکەی ئیمباپێ کە لە سەرڕم یاریدەکەوە شوێنی ئەو نیە هاریکین دەگەڕێتەوە دواوە لە کاتێک دەگەڕانە دواوە ئیشی ئەو نیە بامەستێک پێم تۆ دەڵێ ئیمباپێ ڤایرۆسە باشە من تێناگەم ڤایرۆس چۆن دەبێت لە وەرزێکی لالیگا 28 گۆڵ و 4 ئەسیستی کردووە هەشتیان بە پێنالتی بۆ ڕاستە بەڵام پێنالتیش بەشێکە لە ئەگەر ئێمباپێش نەبێ یاریزانی تر هەیە لێدانە ساکە جێبەجێ بکات هەمان قسەیان بەرامبەر ڕۆناڵدۆش بەکاردێنەوە لە چامپیۆنز لیگ ئەوە تەماشتەوان لە 28 یاریە لە 28 یاری 24 گۆڵ و 4 ئەسیستی هەیە لە چامپیۆنز لیگ خاوەنی 15 گۆڵە لەگەڵ یەک ئەسیست لە 11 یاری باشە بە بینەسەر ڤینیسیۆس کە تۆ دەڵێ ڤینیسیۆس کێشەنیە ئیمباپێ با قسە بکەمێک دەخەتەوە ڤینیسیۆس جۆنیۆر 33 یاری کردووە لە خولیسپانی کە 4 یاری لە ئیمباپێ زیاترە خاوەنی 15 گۆڵە 15 گۆڵە چێ 24 گۆڵە چێ لە چامپیۆنز لیگ 4 یاری کردووە ڤینیسیۆس لە هەموو یاریەکان ئامادە بووە ئیمباپێ بۆی پێکان و هەندێک یاری ئامادە نەبووە خاوەنی 5 گۆڵە باشە جیاوازەکەی یەکجار زۆرە یعنی باشە من تێناگەم لەوەی بۆچی کێشەکان هەموو دەخەنە سەر ئیمباپێ باشە بۆ ناڵێن ڤینیسیۆس ئەگە مەدام دێت خۆبان قسە بکەم ڤینیسیۆس لەکوێ بوو کاک لەیس کاتێک لە قۆناغی کۆمەڵەکان
لە کۆمەڵەکانی چامپیۆنز لیگ کاتی ڕیامەدی بەناو مانچستەر 2-1 دۆڕا ڤینیسیۆس لەکوێ بوو پێم بڵێ ڤینیسیۆس لەکوێ بوو لە بەرامبەر ئەتلتیکۆ مەدرید لە شای ئیسپانیا کاتی 2-1 دۆڕان لە سوپەر ڤینیسیۆس لەکوێ بوو لەگە ئەلباستی ڤینیسیۆس بە پێکاتی سەرەکی یاری دەکرد 3-2 بەرامبەر ئەلباستی دۆڕان ڤینیسیۆس دەمێ بزانم ئەو کات لەکوێ بوو لە تۆ دەپرسم لەکوێ بوو باش شتێکت پێ بڵێ کاک ئەحمەد من کە دەڵێم ڤایرۆسی ڕیال مەدرید مەبەستم ئێمباپەیە بەڵامی هەندێک یاریزانێکی تریش بەدەرنینە لە خراپیان لە هۆکاری ئەوەی کەەوە ئەم وەرزە بەبێ دەستکەوتی ڤینیسیۆسش یەکێکە لە خراپەکان بەڵام بە هۆکاری ئەوەی کەەوە بینیمونە ڤینیسیۆس لە پێشووتردا لەگەڵ خۆسێلۆ کە وەکو سەرڕم یاری کردووە لەگەڵ بنزیما چە ئاستێکی پێشکەش کردووە وەرزەکان ڕابردو هەر بە کورتی تو باسی ئەو چەند یاریەکی خراپ دەکەی باسی ڤینیسیۆس من چەند یاریت بۆ بێنمەوە پێش هاتنی ئێمباپێ ڤینیسیۆس لە لوتکەی ئاستی خۆت بوو هەر پێشووترش نا پێش هاتنی ئێمباپێ هەر بەبێ ئێمباپێ ڤینیسیۆس بەرامبەر مانچستەر سیتی هاوشانی ڤالڤێردی چی لە مانچستەر سیتی کرد ڤالڤێردی سێ گۆڵێکی ڤینیسیۆس چی کرد یاریەکەم لە یاری دووەم لە یاری دووەم 2 گۆڵی کرد مانچستەر سیتی سووری بەڵام کاریگەری یاریزان ئێستا ڤینیسیۆس زلاتان ئیبراهیمۆڤیچ کاریگەری ڤینیسیۆس ئەخر یەک شتەیە ڤینیسیۆس پێش هاتنی ئێمباپێ یاریزانێکی ناوازە بوو تیپ هەبوو مانچستەر یونایتد هات بۆ سەرخەت کە 250 میلیۆن یۆرۆی پێدات ئێستاکەش سعودیەکان 1 ملیاری پێدەدەن ئێستاکەش بەس بە هاتنی ئێمباپێ بە تەواوەتی چۆن دەڵێن عقلیەتێکی زۆر ناشرینی ڤینیسیۆس شمان بۆ بە دیارکەوت زۆر جیاواز بوو ئەو کاتە مۆدریچ و کروس لە دواوە یاریان دەکرد ئەو شتیان بۆی باپێش کرد با زۆر باشتر دەبوو باشە لە شتێک لێ ناگەم ڤینیسیۆس 100% دژی ئەڵۆنسۆ ڕاستە یەکێک بوو لە یاریزانەکان دژی بچووکە ئەڵۆنسۆ یاری پێنە دەکرد لەسەر کورسی دەکداینا باشە کەیشە ڕیامەدی ئەو کات چی بوو ماوەیەک 7 خاڵ لە پێش بارسا بوو لە چامپیۆنز لیگ دووەم بوو و ئاستیشی زۆر باش بوو لە ئاخیرەکە یەک جیاوازەکەیان لەگە بارسا یەک خاڵ بوو ئێستا دەبینی جیاوازەکەی لەگە بارسا 11 خاڵە یعنی بەڕای تۆ کە ڤینیسیۆس کە ئاربیلۆ هات ئاستی ڤینیسیۆس باشتر بوو ئیمباپێ ئاستی وەک جاران نەمەچووکە لەگە ستایلی ئاربیلۆ ناگونجێ باشە دووەمی چامپیۆنز لیگ و یەک خاڵ جیاوازی لەگە بارسا چ کێشەیەکی هەبوو کاتێک ئاربیلۆ هات چی ڕووی دەکات ئاربیلۆ هات ڕیامەدی چوە پاشکۆی چامپیۆنز لیگ لە بەرامبەر بێنفیکا یاری کرد و لە شاش دەرکرا لە شاش دەرکرا لە بەرامبەر ئەلباستی و لە خولی ئیسپانیش 11 خاڵ لە دوای بارسایە ئەوە کاریگەری ڤینیسیۆس و کاتێک پشتی پێ بەسرە ئەخر شتێکی تر هەیە لێرە کاک ئەحمەد حەزم لێ بەبیری هەموو هاندەرانی ڕیال مەدرید و وەرزش دۆستان بێنمەوە ئەگەر لە بیرتان بێ ئەو حاڵەتەمان لە بیرە کاتێک کە بەرشلۆنا لە یاری کۆتایی لە وڵاتی سعودیا بووە پاڵەوانی سوپەر بینیتان ئەلۆنسۆ داوای لە یاریزانەکان کرد تەبعاً کەوتە دڕاهێنەر واتە ئەو بڕیاردەرە لەسەر هەموو یاریزانەکان کە لە نێو یاریگانە باشە داوای لە هەموو یاریزانەکان کرد کە چۆن بڵێن ڕێڕەوی ڕێزلێنان یاخود سەپڵە لێدەن لە وەرزشدا مەسەلەن ئەمە ڕۆحیەکی وەرزشی و زۆر شتێکی ئاساییە یەکەم یاریزان چی بوو کە لە ئەلۆنسۆ هەڵگەڕاوە ئێمباپێ بوو بینیتان هەر ئەو کارەش ئەو یاریزانەکانی تریش لە دوای هاتن لە دوای ئەو چێ بوو ڕۆدریگۆ ڤینیسیۆس و یاریزانەکانی تر هاتن کەسیان ڕێزیان لە بڕیارەکەی ئەلۆنسۆ نەگرت لەوێوە ئەلۆنسۆ هەستی پێکرد کە ئیدی ژووری جلگۆڕین ڕیال مەدرید لە دەستی ئەو نەماوە کاتێک کە داوای دەست لە کارکێشانەوەی کرد ئیدارە ڕیال مەدرید ڕێگری نەکرد کەواتە پێش ئەلۆنسۆش ئیدارە ڕیال مەدرید دەکەوە ئەستێرەکانی بە گرنگتر داناوە لە یاریزانەکان تەمان با یەک شتت پێ بڵێم من کە ڕەخنە لە ئێمباپێ دەگرم و بە ڤایرۆس ناوی دەبم لە یاری یەکەم کە لە نێو یاریگای پاریس بوو لە نێوان پاریس و بایرن یعنی یاریەکی بەڕاستی چۆن بڵێن لە هەسارەیەکی ترەوە بوو بە ئەنجامی 4-5 کۆتایی پێات بە بردنەوەی پاریس لە عوسمان دێمبلیان پرسی دوای یاریەکە تەبعاً تێری هێندری لە ستۆدیۆ لێ پرسی وتی باشە ئەمە تو چ خواردنێک دەخۆی کە ئەوەندە ڕادەکەیت یعنی دەڵێ تۆ هێرشبەری دەگەڕێتە دواوە بەرگری دەکەی کاتێ تۆپ لە ژێر قاچی گۆڵپارێزی بایرنا یاخود لە ژێر قاچی بەرگریکارەکانی بایرنا دەچی فشار دەکەیت نەوەت خوڵکی بەرداوام تو بەم شێوەیە بەرداوام دەڵەوە چ خواردنێک دەخۆی ئەسمان دێمەڵی جوابێکی زۆر عەجیبی دا تەبعاً سیرکە پاڵەوانی وەرزی ڕابردووی چامپیۆنز لیگ باڵۆن دۆر دەڵێ چی دەڵێ ناچارم وا بکەم ئەگەر وانەکەم لویس ئینریچی دەبخاتە سەر کورسی یەدەک ڕیال مەدرید ڕاهێنەرێکی دەوێ کە ئاوا ئێمباپێ ڤینی یاخود هەر ئەستێرەیەشی ترە لە ڕیال مەدرید ئاوا ئەوەی خۆمان دڵت ئاوا جۆی بگری ئاوا داینیشێنی یاریەک دو یاری تاواکو دێتەوە تایم لە سەرەتای لویس ئینریچی کە بۆ ڕاهێنەر یعنی لە سەرەتای ئەم وەرزە زۆر جار دەمان بینی عوسمان دێمبلی لە پێکاتی یەدەک بوو
کارەکە کە تاقی دەچوە ژووری ڕاهێنا بزانە ڕیال مەدرید ڕاهێنەرێکی بەم شێوەیە دەوێت نەک ئەربێلوەیەک نەک ئەلۆنسۆیەک کە دەسەڵاتی بەسەر ئەستێرەکان نەبێت بەڵام من ئێستاش دەڵێم پشتگیری ئیداری ڕیال مەدرید زیاد لە حەدە لە ئەستێرەکان بۆیە ڕاهێنەر نەیتوانێت 100% ژووری جلگۆڕین کۆنتڕۆڵ بکات. باشە کاکلیز دەتوانین بڵین ڕیال پێویستی بە ڕاهێنەرەکە بۆی بتوانێت ئەو دوو یاریزانە ڤینیسیۆس ئێمباپێ یاریزانێکی باشە گۆڵکارە بەڵام لەگەڵ ستایلی ڕیال دەتوانین بڵین با قسەکەم تەڵەکەم دەتوانین بڵین کە پێویستی بە ڕاهێنەرەکە لینکێک یا ڕێخستنێک لە نێوان ئەو دوو یاریزانە دروست بکەن نەک ئیمباپێ ڤایرۆسەکەیە من تێناک دەزانی لە کاکلیز لە 5 یاری ڕابردووی کلاسیکۆ نێوان بارسا و ڕیال مەدرید ئیمباپێ خاوەنی 6 گۆڵە ڤینیسیۆس خاوەنی 1 گۆڵە. اینجا باش شتێک بڵێم اینجا با یەکشت ڕاست بکەمەوە ئێمباپێ یاریزانێکی باشە گۆڵکارە لەگەڵ هەڵبژاردنی فەڕەنسا خۆی سلماندووە بەڵام یەکشت لێرە هەیە لە تۆپیپەی مۆدێرن بۆ هێرشبەر تەنیا گۆڵ تۆمارکردن بەس نییە سەیری ڕافینیا بکە سەیری لامی بکە سەیری هەر یاریزانێکی تر بکە گۆڵکردن بەسە گۆڵکردن بە ئیمباپێ ئەسیست چی هەیە ئەی فشار ئیمباپێ ئەسیست ئەی گەڕانە بۆ دواوە ئەی فشار کە لەسەر تیپی بەرامبەر لەو یاریزانە بکە ئاها اینجا با لێرە شتێک پێ بڵێم طبعاً لە سایتێکی ئینگلیزی کەوا زۆرترین ڕێژەی ڕاکردن یاخود تەمبەڵترین یاریزانی ئەم وەرزە ڕێژەی بۆ داناوە تەپان زۆر شۆگم کە ناوی 5 یاریزانم تێدا بینی یاریزانێک زۆر جێ سەرنج بوو تەپان لەو ماڵپەرە دەڵێتی تەمبەڵترین یاریزانەکان کە بە هیچ شێوەیەک بەرگری ناکەن ناگەڕێنە دواوە کەمترین جار هاتوونەتە نێو یاریگای خۆیان یعنی هەر لە ناو یاریگای تیپی بەرامبەر بوونا تەپان دەڵێ یەکەم یاریزان کە بە هیچ شێوەیەک بەرگری ناکە و ناگەڕێتە دواوە میسیە ئاساییە تەمەنی گەورەیە لەگەڵ ئارتم دیزوایە یاریزانێکی ڕوسی لە خولی ڕوسی یاری دەکات ئەوە زۆر گرنگ نیە ینی زۆر بابەتی میدیانە یاریزانی سێم کریستیانۆ ڕۆناڵدۆیە کاکە قەی ناکات 31 ساڵە لە خولی سعودی یاری دەکات ئەوش بە قوربانی مەجلیسەکە بێ تەمەنی گەورەیە ئی بەرگریکردن نیە کریستیانۆ ناتوانێت یاریزانێکی 25 ساڵ ڕابکە و بەرگری بکات و بێتە پێشەوە وەکو ڕافینە فشار بکات وایان نا یاریزاری چوارەم سباستیان ڤێلایە ئەویش لە دەتوانم بڵێم لێکێکە لە خولە هەرە دوور دەستەکان یاریزانی پێنجەم ئێمباپەیە کە دەڵێ ئێمباپێ یەکێکە لەو 5 یاریزانەی کەوا کەمترین جار بەرگری کردووە گەڕاوەتە دوا بۆ یارمەتیدانی تیپەکەی تا ڕادێک ئاساییە کارلیز ئاسایی نیە ئەگەر ئەمە ئاسایی نیە دەزانانی بۆ لویس ئێریچی لەسەر ئەم شتە ئێمباپەی بەخوا کریستیانۆ ڕۆناڵدۆ میسی شتێدا بوو ئەگەر ئەو دواتە 2017 بینی میسی و کریستیانۆ شتێدا و میسی هەمیشە لە پێشەوە سەیری یاری دەکرد و یاری دەخوێندەوە ماوەیەکی کەم باسی ئەو دوو ساڵە دەکەین کە ڕاهێنەرێک نەبووە لینکێک دروست بکە لە نێوان ئێمباپێ ڤینی باشە یعنی با یەک شتی ترش باتخوا بۆ هەندەرانی ڕیال مەدرید ڕاست بکەمەوە دەڵێن لە خەونی منداڵی بوو کە ئێمباپێ پەیوەندی بە ڕیال مەدریدەوە بکە باشە بۆچی بۆندەکەی ئێمباپێ زیاتر لە 4 ساڵی خەیاند یعنی دەیوان وت ئەم ساڵ ئەم ساڵ پارەی نەدەدا و پاشان ئێمباپێش یعنی خۆشەویستی ڕیال مەدرید وای نەکرد کەوا دەست لەو پارانەی ناسر خلێفی هەڵبگرێت وایە ناسر خلێفی نەبوو تۆ بۆ ئەوەی پێویست کە یاریزانێک بکڕی یەکەم زە پێویستی یانەکە ڕازی بکە ئەو یاریزانەکە یانەکە بۆ پارەی فلۆرینۆپۆلیس دەباشە ئەی کە هات پەیوەندی بە ڕیال مەدرید دەکرد بۆندەکەی بە خۆڕایی بۆ وایە بەڵام دەزانی 150 زیاتر لە 150 ملیۆن یۆڕۆی وەرگرتووە تەنیا وەکو ناوی شیرینی گرێبەست کاگلیز پارە ئێستا بزنسێکی زۆر گەورەیە تۆپی پێ کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆچی نەچۆ سپۆرتینگ دۆژمەرە بۆچی سعودیا توانێتەوە تەمەنەکەی تەمەنێتی پێش پارەکەی پێش یەکەم زار پارەکە بۆ ئەوجە تەمەنەکە ئەگەر کریستیانۆ ئێستاش حەزی لێ بوو گۆڵی زیاتر لە چامپیۆنز لیگ تۆمار بکات و لە ئەوروپا بمینێتەوە بەڵام پارەکەی سعودیا زیاتر بوو کە دەڵێن میسی چوویتە خولی ئەمریکی لە میامی یاری دەکەوە دەزان کە پارەی ڕەت کردوێتەوە میسی چەندەها پشتی گەورەی لە میامی هەیە ئەویش پارەی هەڵبژاردووە بەسەر هەندێک شت باشتێکی ترەکەی گەورەیە پارەشتێکی گەورەی گەورەیە بەڵام بۆ ئەستێری گەورە و بە تەمەنی وەکو کریستیانۆ میسی زۆر یاریزانەکەن ئێستا بۆ پارەی یاری دەکەن کاگلیز نەخێر کۆمەڵێکی یاریزانان هەبووە بەشێک لە پارەی بۆندەکەی خۆش دەبێت لە پێنا ئەوەی لە تیمەکە بمێنێتەوە سێوەندە چاوەندە بەرز کردەوە ئەوجە لەگەڵ بارسا ڕێکرد دێت و ئەگەر خۆشەویستی بارسای بیستوە ئەو پارەی لە بارسا ئەستێریەکەم ئەستێریەکی گەنجە شایانی ئەوەندەیە لە ڕیال مەدرید ئێستا ئیمباپێ ئەستێری یەکەمە سیرکە بەڵام لێرە شتێک پێم خۆشە ئاماژە بە یەک شتی تر بکەم دەزانی بۆ ماوەی 4 ساڵ هەندەرە ینی ئێمباپێ ڕاستی نەکرد لەگەڵ هەندەرانی پاریس و ینی زین زۆر شتی ترێ لەسەر ئێمباپێ باسیکەین بەڕاستی ینی کاتەکەمان هەموو بەس بە ئێمباپێ و بەڕێ سیرکە ئێمباپێ لەگەڵ مێسی و نەیمار نەگونجا لەگەڵ ئەو دوو ئەستێرە گەورەیە یعنی هەروە باسانی دەتانوێت لەگەڵ بێلینگام و ڤینی بگونجێت شتێکی تر هەیە ینی دەڵێن ڕاهێنەرێک بێ ئەم دوانە بێکەوە ببەستێتەوە لینک بکە بۆ ئەو نەیدەتوانی وا بکات ئینریچی دیوزینجێکی بەڵێ دیوزینجێکی ڤینیسیۆس ئیمباپێ لێک یاری پێ نەکردەوە کاگلیز
لویس ئینریچی نەیدەتوانێت ئێمباپی لینک بکات لەگەڵ عوسمان دێمبلی دوێ بارکۆڵای یاخود هەر ئەسێرێکی تر ڕۆژنی ئیمباپێ لە پاریس سەن ژەرمەن هۆکاری ئەوە نەبوو کە عوسمان دێمبێ لەگەڵ یارزانەکان ڕێک نەدەکەوت هۆکارەکەی ئەو کە بۆندەکەی تەواو بوو ئیمباپێ چاوی لە ڕیال مەدرید بوو چاوی لە ڕیال مەدرید بوو بۆندەکەی نوێ نەدەکردەوە ئینێکی بە تەواوی لێ تۆڕە ئێمباپێ لە پێناو چامپیۆنز لیگ و باڵۆن دۆر ڕووی لە ڕیال مەدرید کرد ڕیال مەدرید کرد بەڵام وای کە ڕیال مەدرید لە هەردوو نازناو بێبەش کات مای 2 ساڵ پاریس سان ژێرمان بووە پاڵەوانی چامپیۆنز لیگ و باڵۆن دۆڕەکەش هەردرا یاریزانێکی پاریس هەموو یانێک چەند سازارێک پێویستی بە خۆ نوێکردنەوە هەیە ڕیال مەدرید ناوەڕاستی کێ دەتوانی پێم بڵێ ناوەڕاستەکان ڕیال مەدرید لە ئێستا چۆن دەڵێن ناوەڕاستێکی نییە کا پلەیمیکەر هاوشێوی کڕۆس بێ هاوشێوی کڕۆس نیەتی ئەو باسی 2 ساڵ پێش ئێستا بۆم دەکەی تۆنی کڕۆسی لێ کۆتا قسە چیە لەسەر کێشەکانی ڕیال مەدرید چی بە هۆکار دەزانی هۆکارەکەی بە ڕاهێنەر تەنها هۆکارێک ڕاهێنەرێکی تەواو ڕاهێنەرێکی بتوانێت کە لینکێک دووبارە دەڵێمەوە لینکێک لە نێوان ئیمباپێ و ڤینیسیۆس جونیۆر دروست بکاتن ڕگال پێویستی بە هیچ نییە تەنیا سەر ڕمێک نەبێت زۆر باشە بە منیش پێم وایە ینی بەڕێی منیش وایە هۆکارەکەی یەکەم خۆپەرستی ئێمباپەیە کە ڕیال مەدرید 2 ساڵە بەبێ نازنا و لەبەرەوەی ڕیال مەدرید پێویستی بە ئێمباپێ نەبوو پێویستی بە یاریزانێکی سەرڕم بوو دوای بنزیمە خۆسێلۆ مەسەن یاریزانێک وەکو هالاندیان هاریکین ئێمباپێ پێویستی بە ڕیال مەدرید بوو باشە ئەوە ڕێی منە بەڵام ئێمباپێ دەکرێت لە داهاتوودا لەگەڵ ڕاهێنەرێکی بە ئەزمون ڕاهێنەرێک بێ هەمان قسەی جەنابەت لینکێک دروستکە لە نێوان ئەو هەموو ئەستێرەیە و ئیزافەتەن پێویستیان بە یاریزانێکە هاوشەوی کڕۆس مۆدریج لە هێلی ناڕاست ئیدی ڤیتینیا یاخود یاریزانێک تێبین لەسەر قسەکە ئاخیر کە دەڵێ ئیمباپێ پێویستی بە ڕیال مەدرید بوو ئەگەر ڕیال مەدرید پێویستی بە ئیمباپێ نەبوو بێ و ئیمباپێ پێویستی بە ڕیال مەدرید بوو بێ بەڕای تۆ فلورنتینۆ پێرێس ینی پێرێس 3000 4000 ئەو شەمە دەفرێ بۆ ئیمباپێ دەنێرێت و کە ئیمباپێ سوار نەدەبوو بابەتەکەی ئێمباپێ لە ڕاگەیاندنەکان چۆن بڵێن ئەوەندە بێتام بوو ئەوەندە دووبارە بوو یعنی دەبایە ئەو بۆندە ڕوویدا بە و ئیدی نازان خوێندنەوەی ئیداری ڕیال مەدرید بۆ ئەو یاریزانە چۆن بوو لە کاتێکدا کە بیریان نەکردووە ئێوەش ئەستێرەیەکتان هەیە لە هەمان شوێنی ئێمباپێ یاری دەکات ڤینیسیۆسا پێویست بوو سەرڕمێک بهێندرێ پێش هاتنی ئێمباپێ دوا قسەمە من ڕێم لەگەڕ یەکەی تۆ نییە بەڕای من ڕیال پێویستی جاوە بۆ برادرانی کۆمنت بەجێ دەڵێن ئەوانێکەوە سیرمان دەکەم با لە کۆمنت بنووسن بزانین ئایا هۆکاری خراپی ڕیال مەدرید نەبوونی ڕاهێنەرێکی باشە یاخود ئەم دوو وەرزە ئێمباپێ هۆکار بووە کاک ئەحمەد با بچینە شتێکی تر لەسەر بەرشلۆنە بەرشلۆنە ئەمە بۆ 2 ساڵە لە دوای یەکتری دەبێتە پاڵەوانی لالیگا هاوشێوەی ڕیال مەدرید بە 0 نازنا کۆتایی پێ ناهێنێت یەک شتەیە پێم خۆشە بۆ هەندێرانی بەرشلۆنە ڕاستکەمەوە 2 ساڵە لە دوای یەکتری ڕیال مەدرید بەبێ نازنا و کۆتایی پێدێنێ بەڵام دەزانی ئەو ساڵانەی کەوا بەرشلۆنە بەبێ نازنا و کۆتایی پێهێناوە زۆر زیاترە لە ڕیال مەدرید ریال مثلا وەکو زانیاری مثلا بە ئەوانەی کە زۆر گاڵتە بە ڕیال مەدرید دەکەن دەڵێن 2 ساڵ بەبێ نازنا و 2 ساڵ بەبێ نازنا جا پێم خۆشێک شت بڵێم ریال مەدرید ئەمە ساڵی 2026 حەود وەرزە دەبێتە حەود وەرز لە مێژووی خۆیدا بە 0 دەستکەوت ساڵی 2004 5 9 2020 24 25 لەگەڵ ئەم وەرزە 26 حەود ساڵ بەبێ نازناوە بەڵام دەزانی بەرشلۆنە 9 وەرزی کۆتایی پێهێناوە بەبێ دەستکەوت و نازناو لە ساڵی 2000 2001 2 3 2007 2013 2019 21 23 یعنی ساڵەکان کە بە 0 دەستکەوت کۆتایی پێات و ئی بەرشلۆنە زیاترە لە ڕیال مەدرید ئەو هەموو هەرایەتی لەسەر ڕیال مەدرید دەکرێت ڕیال مەدرید کاگلیز هەمومان دەزانین یانەیەکی زۆر گەورەیە هەر یانەیە کە زۆر گەورە بێ ئەکید باو ساڵانێک کە بارساش 2 ساڵ بیان ساڵێکە کە دەستکەوتی نەبوو ئەکید هەرایەکی زۆر لەسەر دروست بووە ئەو یانانەی کە گەورن چاویان زۆر لەسەر چاوی میدیایان زۆر لەسەر ئەو هۆکارەکە بەرشلۆنە بە وەرزی داهاتوو چی بکات بە کورتی بارسا پێویستی نامێ بڵم چێ دەکڕێت چێت بگوازێتەوە بەڵام پێویستی بەربەرگریکارێک و بە سەرڕمێکە بە کورتی ئەی هێڵی ناوەڕاست هێڵی ناوەڕاستی پێویست نییە دیۆنگ پێدری بێرناڵ هەیە ئێستا مەسەلەن ئێستا بەس ئەی باشە ئەگەر پێکان هەبوو نابێت و ئەسەرێکی ترت ئامادە بێت بۆ نمونە کاساد و گاوی ئێوە نەکە پشتیان پێ بەستی بارسا ئەو پارەی نییە بتوانێت هەموو یاریزانە بکڕێتن ئێستا بەس بیت لە بەرگریکارێک و سەرڕێمێ بکاتەوە بە کورتی یەک پرسیار ناوی یەک یاریزان زۆر بە بەرشلۆنە بەستراوەتەوە ئەلڤارێس لەو باوەڕدای کە ئەلڤارێس نرخی لە 80 تاوەکو 100 میلیۆن یۆڕۆی بەرشلۆنە توانێت هەبێ بیکڕێ ئەتلێتیکۆ ڕازی دەبێت هەموو ساڵێک لاپۆرتە هەمان قسە دەکات و هەمان درۆ لەگە هەندێرانی بارسا دەکات لە پێشووتردا لاپۆرتە بزن بەڵێنی یاریزانی زۆر گەورەی دابوو بەڵێنی هالاندی داوە ڕاشفۆردی هێناوە کاگلیز کۆتری مردوو هەموو ساڵێکەوە بۆ لاپۆرتە ئیشی لاپۆرتەیە زۆر باشە کۆتا قسەت کاک ئەحمەد لەبەر یەکەم ئەڵلقەی یەکەم بەرنامەی دیمەنی یاریگا کاگلیز کۆتا قسەمەوەیە کە داوا لەو بینەران دەکەم لێمان ڕازی بن و چێژیان بینی بێت لە قسەکانمان و لە چاڵنجەکەمان لە کێشەکانی نێوانمان چێژیان بینی بێتن
و هەمیشە سوپاسیان دەکەم. دەست خۆش بێ کاک ئەحمەد و زۆر سپاسی هەموو بینەران دەکەین تاوەکو ئێستا لەگەڵم بوون. یەکشتم پێ خۆشە کە ئێوەش ڕاوسەرنجی خۆتان لە کۆمنت بنووسن، ئێوەش شیکردنەوەی خۆتان بۆمان بنووسن و ئێمەش حتمما دەیخۆینەوە و سوودی لێ دەبینین. سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامیرا، سپاس بۆ دیمەن تیڤی و بۆ کاک ئەحمەد. تاوەکو ئەڵقەیەکتر لە بەرنامەی دیمەنی یاریگا دەگەڕێن وڵاتان. خواتان لەگەڵ.